هەڵواسەکانی بەغدا پێیان وایە کە بە هەڵواسینی 288 ڕۆڵەی دلێری کورد لە کەرکووک ئەتوانن ئاگری بابە گورگوردا بمرچێنەوە، بەڵام خەیاڵیان خاوە نەتەوەی کورد نەتەوەیەکی زیند و تێکۆشەر و کۆڵ نەدەرا بۆ هەتا کوردێک بابێ کەرکووک شاری کوردستانە. من پێم وایە کوردستان واز لە هەموو شوێنێک دێنێ، بەڵام کوردێک نییە یەک تاکە کوردی بە شەرەف نییە دەست لە کەرکووک و ناوچەی کەرکووک هەڵگرێت. شەنگار و تلافەر و زمار و شێخان برۆوە بەرەو خوار بۆ خانەقین و مەندەلی و بەدرە و جەسان هەمووی خاچی پیرۆزی کوردستانە. هەزاران ساڵە باب و باپیری ئێمە ئەو خاکەیان پاراستووە و بە میرات بۆ ئەمەیان بەدێشتووە. جگە لەوانە ئیمڕۆ نەتەوەی کورد خاوەنی هێزێکی پێشمەرگەی قارەمانی تێکۆشەرە کەوا ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیشەوە گەشە دەکات. وا ڕۆژ بە ڕۆژ هەزاران پێشمەرگەی دڵسۆزی ئەم خاک و ئەم نیشتمانە، هەزاران پێشمەرگەی خزمەتکاری کۆمەڵانی خەڵک لە مەشقگاکاندا تەدریب دەکەن و خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژی ڕزگاری نیهایی کوردستانی خۆشەویست. هەمیشە و ڕاستیە دووبات دەکەینەوە کە سنووری ئێمە سنووری خاچی باموباپیری خۆمان، سنووری خاچی کوردستانی خۆمان، لێ ئەوەی کە ماحمان لە بستێک خاچی کەس بێت چیای حەمرینە و هەتا حەمرین مابێت سنووری خوارووی کوردستان دەبێت بە کوێرای چاوی هەموو داگیرکەران. چونکە کلیلی چارەسەرکردنی مەسەلەی کورد کەرکووکە و فەقەت کەرکووک.